سەردا لە ڕووی دایکم هێنامی دواتر پەرم بە وەرزشەکەم ما زۆر تەرجیع بووم ڕفیقەکانم تەرجیعیان کردم دوای بووم باڵبژاردەی عێراق زۆربەی کاتەکانی من دابەشم کردووە بەسەرێکە بۆ ساعیکردن بۆ تەمرینکردن بۆ کاتەکانی تریش بۆ یارمەتیدانی ماڵەوە یان لێرە یارمەتیان بم لە ڕاستەیە لە یاریە زۆر یارمەتیانی ئەوین دایمە هەڵیانیا پێشکەین لێرە فێرمانەکەن جنێو بە یەکتر نەڵێین بۆ ژینگە پارێزیشمان فێرەکەن کە ساڵانە ئەچین لەسەر گۆژە بوون لەسەر ئەزمەڕەوانە خۆڵخاشک پاکەکەینەوە و یارمەتی ژینگەین من نەهاتم بۆ کات کوشتن هاتووم تەمرینکەم و یاری فێر بم بۆ داهاتوو ئەمە لە داهاتوە بم بە یاریزانێکی عالیم بڕوام وایە زۆر بە قوڵی بڕوام بۆیە کە شاری سلێمانی شاری شۆڕشە شۆڕشەکانەمی لێرە دەستیان پێکردو ئەم شۆڕشێکی ئێمە بەرپامان کردو ئێستا لە چەند کچێکی کەم و دەستمان پێکردەوە کە 140 کچێک و 140 عایلەیە کە گرێتەوە لە خۆی بڕوام وایە لە چەند ساڵی داهاتوایە بە سەدان و هەزاران بەو شێوەیە ئەمە دەتوانین ئەم پرینسیپانێکی ئێستا هەمانە بۆ گۆڕنی کۆمەلگا کە لە چێ دەست پێکا یاریکردن بە تۆپێکی باسکتبۆڵ گۆڵێک بۆ گۆڕینی ژیان و گۆڵێکی گەورەتر ئەمە چێتە ژیانی چەندین هەزاران خێزانی سلێمانی ئەم شۆڕشە ئەگوازرێتەوە بۆ شوێنەکانی کە دڵنیام ئەمە دووبارەکرێتەوە دەبێت حکوومەت بەرنامەیەکی گشتگیری زانستی دامەزرێنێت بۆ پێشخستنی ئەم بەرنامانە ئێمە ڕاستە ئێمە هاتین بە جودی شخصی خۆمان ڕێکخراوێکمان دامەزران کۆمەڵی هاوکار یارمەتی یاین کۆمەڵی خەڵک بە مادی بە معنەوی هاوکاری کردین ئێمە توانیمان ئەنجام بەدەستبین لەسەر عێراق توانیمان بین بە هەڵبژاردەی عێراق بەڵام هەنگاوی دووەم ئەبێ حکوومەتی هەرێمی کوردستان بە تایبەتی لەگەڵ وەزارەتی ڕۆشنبیری گرنگی بەم جۆرە بەرنامە نەبات چونکە تەنها ڕێگایەک بۆ پێشخستنی کۆمەلگا بواری وەرزشە و بەکارهێنانی وەرزشە بۆ پێشخستنی لایەنی سایکۆلۆژی لایەنی کۆمەڵایەتی لایەنی تەنانەت تەندروستی و جەستەییش